ئەی ئەو کەسەی خوای پەروەردگار ئەو دوو نیعمەتەی بۆ تۆ هێشتۆتەوە کە دایکت و باوکتە قەدری بزانە واللهی بەهەشتن بۆ تۆ لە دونیادا بەهۆی باوک و دایکتەوە خوای گەورە بەرەکەتت بەسەردا دەڕێژێ کە چاک بی لەگەڵیان وقضى ربك ألا تعبدوا إلا إياه وبالوالدين إحسانا يعني پەروەردگار لە دوای حەقی خۆی کە دروستی کردوین یەکسەر حەقی باوک و دایک باز دەکات ئەمرمان پێ دەکا بەڕێز بین نەرمونیان بین دەنگ بەرز نەکەینەوە بەسەریاندا بێزاری دەرنەبڕین لە تەسەڕوفاتیان سەیری ئوەیسی قەڕەنی بکەن پیاوێکە لە تابعین پێغەمبەری نەبینی عەلەیهی السەڵات وسەلام بەڵام لە سەردەمی پێغەمبەرە هەبوو لە یەمەن خەڵکی یەمەن بوو پێغەمبەری خوا عەلەیهی السەڵات وسەلام خۆی خەبەر دەداتە سەحابیەکانی هاوڵەکانی دەفەرمێ پیاوێک هەیە لە تابعین لە دوای من دێت ناوی ئوەیسە دایکێکی هەیە زۆر باشە لەگەڵ دایکی بەهۆی خزمەتکردنی دایکی مەجالی نابێ جێی بێڵە و بێ بۆ لای پێغەمبەری خوا عەلەیهی السەڵات وسەلام ئەو فەزڵی سەحابەیەتی پێ ببەخشرێت هەر کەسێ ئیماندار بێ و پێغەمبەر ببینێ سەحابیە ئێستا ئەو ئیماندارە بەڵام پێغەمبەری نەبینیوە بۆیە بە سەحابی حساب نییە کە سەحابە خوا لەیان ڕازی بۆ پلەیان زۆر بەرزە ئەی ئەو تابعیە بۆچی ناچی ئەم مەرتەبە بەرزەی دەستکەوێ چونکە لە خزمەتی دایکیدایە پێغەمبەری خوا عەلەیهی السەڵات وسەلام بە سەحابە دەفەرمێ بە ئەبوو بەکر و عومەر کە لە ناو سەحابە دانیشتون پێیان دەفەرمێ بە سەحابە ئەگەر بینیتان داوای لێ بکەن داوای لێخۆشبوونتان بۆ بکا لە خوا چێ داوای دوعا لە چێ بکە ئەبوو بەکر و عومەر و سەحابی داوای دوعای خێر بکەن لە چێ لە پیاوێکی یەمەنی کە سەحابی نییە کە پێغەمبەری نەبینی و عەلەیهی السەڵات وسەلام بەهۆی چیەوە له والدة هو بر بها دایکێکی هەیە ئەو پیاوە زۆر باشە لەگەڵ دایکی لەبەر ئەوە خوای گەورە پلەی بەرز کردوتەوە لەو ئەقسەمە عەلە الله لەئەبەڕە ئوەیس ئەگەر سوێن بخوا لە خوا سوێن لە خوا بخوا یعنی چی یعنی بڵێ خوای پەروەردگار ئەو شتە دەبێ بکەیت لەئەبەڕە بڵێ سوێن بەخوا خوای گەورە ئەو شتە دەکات خوای گەورە سوێندەکەی دەهێنێتە جێ خوای گەورە بە قسەی دەکا و دەیهێنێتە جێ مرۆڤێک سوێن بخوا دەبێ بڵێ خوای گەورە ئەو شتە دەکا یەکسەر خوای گەورە دەیکات بۆچی ئەو پلە بەرزەی بەنسیب بوو له والدة هو بر بها دایکێکی هەیە زۆر باشە لەگەڵی ئێستا بۆ دەرکەوت قەزیەی تۆ سحر و جادو و چاو و چینیە بۆ دەرکەوت لەگەڵ دایکت چۆنیت لەگەڵ باوکت چۆنیت الوالد أوسط أبواب الجنة دەرگای ناوەڕاستی بەهەشت باوکە ئایا تۆ بەنسیبت دەبێت لەو دەرگایەوە بچیتە بەهەشتەوە حاڵت بە خۆتا بچۆرەوە چۆنیت لەگەڵ دایک و باوکت ڕێزیان لێ دەگریت قەدریان دەزانیت اینجا حاڵی مناڵ لەگەڵ دایک و باوک سێ مەرحەلەیە مەرحەلەیەک ئەوەیە دایک و باوک ئەمریشیان پێ بکا بە قسەی ناکەن ئەمە مناڵی خراپ ئەمە هەر زۆر خراپە پەنا بەخوای گەورە لەوانەیە کە بەر شەفاعەتی پێغەمبەر ناکەوێت عەلەیهی السەڵات وسەلام لەوانەیە کە دوور دەخرێتەوە لە ڕەحمەتی خوا و مەلعونە جۆری دووەمی مناڵ ئەوەیە زۆر مهتەم نییە بە دایک و باوک هەستیان و شعوریان و ویستیان و ڕەغبەتیان و نە بەڵام کە باوکی ئەمرێکی پێکرد بە قسەی دەکات دایکی پێوت بە قسەی دەکا ئەمەش وەسەط لە هەمووی باشتر جۆری سێم هەست دەکا ئەو باوک و دایکە بەچی دڵخۆش دەبن ئەوە دەکات طبعا لە حەڵاڵ نەک لە حەرام سیر دەکەن ئەو باوک و دایکە چیان پێ ناخۆشە نایکەن بۆی دڵی دایک و باوکیان خۆشکە پێش ئەوەی باوک ئەمری شتێکی پێ بکە هەستی پێ دەکا بۆ خۆی هەڵدەستێ بیکا وا ناکا باوکەکە تووشی ئیحراجی بێت تەکلیف کات و داوای لێ بکە خۆی هەڵدەستێ دەزانێ باوکیی پێخۆش ئەمە وەلەدی ساڵح کەواتە دووەم دەرگای تۆ بۆ بەهەشت دووەم کلیلی تۆ بۆ دەرگای بەختەوەری و سەعادەت چاکبوونتە لەگەڵ باوک و دایکت کە لەگەڵ باوک و دایکت باش بوویت چاوەڕێی ڕەحمەت و بەرەکەتی خوا بکە بەسەرتدا بڕژێ بۆیە عومەر ڕەزای خوای گەورەی لێبێ کە ئوەیسی قەڕەنی دەبینێت دەڵێت تۆ ئوەیسیت دەڵێ بەڵێ
دەڵێت تۆی کە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵاتو وەسەلام پێیوتین کە تۆمان بینی داوات لێ بکەین دوعای خێرمان بۆ بکەیت و لەخوا بۆمان پاڕێتەوە لێمان خۆش بێت. فاڕوق دووەم خەلیفەی ئیسلام داوا لە ئەوەیست کە بڵێ داوای لێخۆشبوونم بۆ لەخوا بکە. بەچی؟ بەهۆی باشبوونی لەگەڵ دایک و باوک.